پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناکی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. داری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا خۆشحاڵم چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆ بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان لا سێتەوەری جیاواز پێک هاتووە، جارێکی تر سەبارەت بە دۆخی کوردستان و ئێستای سیاسی دۆخی کوردستان قسەوباسمان دەبێت، پاشان سەبارەت بە پرسی موچە تایبەت لە کوردستانە بەرنامێکی ترمان دەبێت و لە کۆتای بەرنامەکانی ئەمڕۆژماندا قسەوباسێکمان دەبێت سەبارەت بە ئاراستەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوەی ئێوە بە دێڕێک لە سەرنج و کۆمنتەکاندا دەینووسن ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیزەرۆک ئاماژەم پێداکە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسەوباسێک لەسەر دۆخی سیاسی ئێستای کوردستان و ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عوسمانی حاجی مارف. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سوپاس کە جارێکی تر میوانداری ئێمە قبوڵ کرد. ئێوارە ئێوە باش و زۆر سوپاس بۆ بەرنامەکە و سوپاس بۆ مادووتان و سوپاس بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. لەسەر دۆخی ئێستای کوردستان ئەگەر قسەی بکەین و ڕەنگە لە هەمووی گرنگتر پەیوەندی ئێستای نێوان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ناوەندی بەغدا، حکوومەتی ناوەندی بەغدا کە چەند جارێکە قسە و باس کراوە و مژدەی ئەوە دراوە کە لە ڕێکەوتە نزیکە بنەوە و کێشەکان بەرەو کۆتایی دەڕوان و لە پرسی موچە و لە زۆر بابەتی ترەوە. ئێستا دۆخەکە ئەتوانین بڵین بەو ئاراستەیە دەڕوات کە
مای دڵخۆش کرد بۆ خەڵکی کوردستان ئازای چۆنە باسکردن لەوەی بە تایبەتەوەی کە خۆت ئاماژت پێیا پەیوەندی نێوان حکومەتی هەرێم حکومەتی بەغا مەسەلەیەکی جدیە لە ئەتوانم بڵێم چەند ساڵێکە بێت کە ئەو ئاڵگۆڕە سیاسیانە ئەو ئاڵگۆڕ لە دۆخی ناوچەکە یا گۆڕینی هاوسەنی هێزەکان جۆرێک مەسائلێکی تازە هاتوۆتە ئاراوە کە هەلومەرجی ناوچەکە بەگشتی ئاڵگۆڕی سەراتوە وە بە تایبەتی عێراق و کوردستان ینی بەجیا لە گۆڕینی هاوسەنی هێزەکان بە تایبەتی مەسەڵەن جەماعەت گروپی یا دەستەی چوارچێوەی هەمانی کە دەسەڵاتدارە لە بەقا و هەروەها حزبی داوا و نوری مالیکی و ئێستا ئەنی ئەو خەتە عمومەن جۆرێک دەورانێکی تەواویان تێپەڕانەوەی کە هەوڵێن و بە تایبەتی ئێستا سوودانی شیعە سوودانی کە هەوڵێن ناوەندبوونەوەی عێراق بکەنە ئەساس و بەرنامەیەکە و ئەو شکستانەش کە ئاحزابی ناسیۆنالیستی کوردی لە مقابلی ئەو چەشمەکێشی کە لەگەڵ بەغایە هەیان بوو و لەگەڵ مەسەڵەن جۆرێک خۆسازکردن بۆی کە بۆ خۆیان سەر بە خۆی پەیدا بکەن جۆرێک ئەتوانم بڵێم شکستی گەوریان تیاخوات لە دوای لە ڕفراندۆمەوە لە دوای ڕفراندۆمەوە و هەتا ئەو هێرشانی کە کرایە سەریان جۆرێک ئەم هاوسەنی هێزەکان بەرەو ئاسێک دابەزی کە نایانتوانی ئەو ئیدعایانە یا ئەو چاڕوانی کە سەر بەخۆی ئابوووریانە بێ بەمانایەک هەمووی پاشەکشی تیاکرا و فەرز کرا بە سەریانە کە گەڕانەوە بۆ بەغا سیاسەتی خۆشیان دانیان بۆنەوە کە سیاسەتی دروستی ئەسیان گەڕێنەوە بۆ بەغا هەڵبەتە ئەمە نەتیجەی پاشەکشە و شکست و تەنازولاتێکە گەیشتون بۆ سیاسەتی کە بێ بگەڕێنەوە بۆ بەغا و ئەو ملهوری ملکەچیە قبولکەن کە بەغا بە ئەنوا جۆر هەنگاو لە ڕێی پەرلەمانەکەیەوە لە ڕێی محکەمی فیدراالێکەوە لە ڕێی پیشانانی هێزەوە لە ڕێی فشاخستنە سەریان حتا لە ڕێی پەیوەندی ناوچەیی وڵات مەسەرەن ئێستا تۆ سەری کە ئەم دەورانە پەیوەندی نێوان عێراق و تورکیا زۆر بەهێز بووە بە تایبەتی ئەو پرۆژەی گەشە پێدانی ئابووری کە لە مەسەرەن بڵین بۆ نمونە لە بەسراوە بۆ موسڵداوە بۆ عێراق بەسێتەوە بە تورکیا و بە ئەوروپاوە جۆرێک پەیوەندیی ئابووری بەهێزتر لە بینی عێراق و تورکیایە کە جۆرێک بۆتە زەربەیەکی گەورە لە سیاسەتی حکومەتی هەرێمیا بەرزانی و قیادەکانی بەرزانی ئەو ئامانج و ئاسووی کە بە تورکیا هەیان بوو کە جۆرێک سەر قاچاقچێتی نەوت بازرگانی بە نەوت ڕابطە لەگەڵ ڕابطەی ئابووری و بازرگانی لەگەڵ تورکیا جۆرێک ئەمانە هەمووی پاشەکشێ بگا بۆتە پاشەکشەیەکی گەورە بۆ مەسائلی ئابووری و سیاسی حکومەتی هەرێم بە تایبەتی دەسەڵاتی بارزانی لاوا کاتە خۆشمان زانین کە یەکێتی وەکو هێزی دووهەم لە کوردستان لە مقابلی پارتیا زووتر تەسلیم بە حکومەتی ناوەندی بۆ سیاستەکانی حکومەتی ناوەندی و جۆرەك چاوەڕوانە کێشمەکێشی بارزانی و حکومەتی هەرێم بەرەوکیۆگا ئەم کێشانە ئەبینین مەسەن لە ئەو سیاستەکان ئەو سیاستانەی کە لە ڕێی محکەمەی فیدراالی و پیاداکرێ یا سیاستانی کە حکومەتی عێراق لە موچە لە زۆر فەرزێکا بەسەر حکومەتی هەرێما ئەمانە هەر جاری بە جۆرێک لە شێوازێکە کێشەکانی خۆی پیشانەیە ئەمە واقعەتێک و ئەم دۆخە بەردەوامە هەڵبەتە نەتیجەکەی عموما نەتیجی ئەم ڕێڕەوی ئەم حرەکەتە بەتابەتەوەی کە عێراق هەوڵەیە سەخامگیریی سیاسی بەدەستبێنێ لە ڕێی پرۆژە ئابوووریەکانی و لە ڕێی پەیوەندی دەوڵەتەکانی و لە ڕێی پەیوەندی لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا بەڕادەیەک کەش مەسەرەن جۆرێک ڕێکەوت ئەو تەوافقی کۆنی کە هەیەی لەگەڵیانە هەموو تاوی ئەمانە جۆرێک ئەو هێزە سیاسیانی کە ئەمڕۆ دەسەڵاتدارن لە حکومەتی عێراقا پایەکی تایبەتیانەیە کە حکومەتی هەرێمیان ناچار کردووە پابند بن جامە جارێک مەسەرەن بڵین ئاعترازەکان قبولی ناکە حکومەتی هەرێم بەڵام لە شوێن تەوافقەکەن ئەم کێشمەکێشە بەردەوامە بەڵام نەتیجەکەی وەکوی کە چەند جاری کە باس کراوە یا زۆر محللی کەش لێکدانوی کەش هەموو یا بە ئاشکرا هەموو کەسەوە بینێ کە قەواری هەرێم هەنگاو بە هەنگاو بچوو دەبێتەوە ئەمە واقعیەتی دۆخی سیاسی ئێستاە کە بەڵام ئێشە نەگەیشتۆ بووی کە سەباتێکی سیاسی تەواو پیاکە کە ئامانجی سیاستێکە سوودانی جەماعەتی هەماهەنگی هەموو ئەمانەی کە لە هەوڵی ئەویان جۆرێک سەخامگیری سیاسی بۆ سەرمایه‌گوزاری لە عێراق و لە بینی پەیوەندی وڵاتانی ترە وڵاتانی ناوچەکە و
مثلا تەسەوڕ کە هەتا لە ئەو رابطەیە لە سینەوە بۆ ئیمارات و خەتەر ئەتا بۆ عێراق بۆ تورکیا بۆ ئەوروپا جۆرە جوڵەیەکی لەم بابەتە بە فراوانی ئەبیسرێ و ئەبیندرێ و واقعەتی هەیە. ئەمە کاریگەری تەواوی داناوە لەسەر جێگە و پێگەیە کە حکومەتی عێراقێتی و لە هەمان کاتە ئایندەیەک کە بۆ حکومەتی هەرێم بەروکێڕە لەم کەینوبێنە بە وچوونی من بە لێکدانەوەی زۆر محلی کەش کە واقعەتی حکومەتی هەرێم لەم کەینوبێنە ناڕۆشنە هەرچەنە بەسەر بڵێن مەسروو بەزانی هەوڵی یاوە هەوڵەیە کە خۆی بگونجێنە لەگەڵ ئەو سیاسەتی گەشە پێدانی ئابوووریە بەڵام جوابێکی تەواو لەلایەن تورکیاوە لەلای حکومەتی عێراقەوە لەو بارەوە بەدەست نەگەیشتووە یا ڕۆشنیە ڕوونیە پێگەی حکومەتی هەرێم یا پێگەی دەسەڵاتی بەرزانی چ جێگە و ڕێگەیەکی بێ. بەڵام بەجیا لەم گفتوگۆیانەی کە لە نێوان دەسەڵاتدارانی هەرێم و بەغدادا کراوە هاوکات لە ماوەی ڕابردووە لە ئاستی ناوچەکە و جیهانیشدا کۆمەڵە پەیوەندی و دیدارکرا بوو ئەوەی لە پاڤڵ تاڵەبانی چوو بۆ ئەمریکا ئەوەی نەچربان بەرزانی چوو بۆ تاران ئەوەی ئوردوگان سەردانی هەم عێراق هەم کوردستانی کرد ئەم وڵاتانەی ناوچەکە و یان ئەمریکا و ئەوانە ئەم پەیوەندیانەی کە خەریکە دووبارە ئابدەی دەکرێتەوە ئەمان ئەکرێتی ئایندەیەکی ترچی ڕۆڵێکیان هەبێت لە ئایندەی کوردستاندا. خودی ئەو پەیوەندیانە ئەو هاتوچوانە کە کراوە پاڤڵ کردبێتی مەسەڵەن بڵێن لێشوان بازانی کردێتی بۆ ئێران یا لە ئەمە کاتە ئەردوغان هاتوێ بۆ هین بۆ عێراق هەموو ئەو حرەکاتانەی کە هەیە عموماً واقعەتێکە لەسەر ئەوەی کە هەوڵێرێ بڵێن ئەوەی پاڤڵ و نێچیر فەرقەکە لەگە ئوردوگانە چکە ئەوەی ئەوان جۆرێک بۆ هەوڵێن ئەو ئاڵوگۆڕی کە ڕوئە ئەو ئاڵوگۆڕی کە لە ناوچەکە و لە عێراقا پێشبێنیەکرێ کە هەوڵە درێ مەسەڵەن بڵێن ئارامیەکی سیاسی سەقامگیریکی سیاسی هەوڵ بدێ ئەمە بەدەست بێ جامە ئاراستەیەکەی لەم بابەتە جامە کەی ئەبێت چۆن نەبێ هەم لە عێراقەوە هەم لە تورکیا و هەم لە ئەمریکا و هەم لە تا لە سی دەخالەتە سین و ئەوانش عمومی وڵاتانی زلێزی دنیا هەوڵێن کە ئەو ئاراستەیە لەم ناوچەیە ثابت کەن ئەمە هەڵبەتە ئەو پرۆژەی گەشە پێدانە بەشێکی ئەو پرۆژەیە کە جێگیری سیاسی لە ناوچەکەیان ڕووبە هەرپەتە ئەمە بێ چێشمە کێش و بێ ڕێگری ئەمانەی لەبەردەمە واقعەتەکەی ئەمێ بەڵامەتر چۆن ئەم پرۆسەیە ئەگا بە نەتیجەیە کە بتوانرێ بە تەواوەتی بە مانای ئەمنیەت بۆ سەرمایە گوزاری دابینکرێ لە هەوڵ ئەم خەتە لە ئاڕاستەیە بەڵام لەم کەینوبێناوە وەکوتم حکومەتی هەرێم قەوارەکەی بچووەتەوە هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیز ئەو ئەتبار و جێگە و ڕێگەی کە پێشتر پێویستیان پێیان بوو ئیداری ئەم ناوچەیە بکەن بە وەکو دەسەڵاتێکی باڵادەست و خاوەن ئیمکانات خاوەن اقتصادێک توانی بێتیان بازرگانی بەنەوت بکەن قاچاقچێتی بکەن هەموو ئەو ئازاد بەمعنە ئەو ئازادی کە لە ناوچەکە ڕابطی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ترا دروستەکرد واقعەتێ بوو هەموو ئیمکاناتێ بوو جێگە و ڕێگەیەکیان نەبوو بەڵام لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانە ئەمانە لەدەست ئەوان چوونی پاڤڵ بۆ ئەمریکاوەیە کە شکڵەکەی لەوایە کە لە بەشێکی پەیوەندی هەیە باڵبژاردنە و لە مقابلی پارتەیە پاشڕێ لە پارتی بگرێت بەڵام لە هەمان کاتە گەڕانە بدوێ ئەوەی کە لەم ئاڵوگۆڕانە چ جێگە و ڕێگەیەکیانەبێکە لەم بارەیەوە هیچ لایەنێک لە ئەمریکا نە تورکیا نە عێراق هیچ لایەنێکی تر شتێکی ڕۆشنیان بە تایبەتی لە بەرامبەرێکێتە نەوتوە چکە ئەو پرۆژەیە کەمتر ناوچەی زۆنی زەردەگرێتەوە لەما کاتا چووری نێچیروان بۆ ئێران و بینینی سەرکردەکانی ئێران بەشێکی وانیشانرێکە لەسەر هەڵبژاردنەکەی ئەمژاردنە دوا بخرێ وەک بۆشان دواشان خستووە دوایەوە چیکەوێت بڕێکە بەڵام ئەسڵی مەسەلەکە هەر لەسەر ئەو وەزعی سەقامگیری سیاسەیە کە لە عێراق و ناوچەکەی قابلی ئاراستەیەکە بەڕێکەوتووە چ جێگە و ڕێگەیەکێ بێ پارتی دوکاتی گوسان وا هەڵبژاردن کراوە ئەو دەرچوو بەڵام ئەم حکومەتە چ مانایەکی هەیە لەو ئاڵوگۆڕە سیاسیانەیە بەڵێ من ئەمە مەسەلەی ئەساسیە وبێ لێرەوە سەیری واقعەتی دۆخی کوردستان و پەیوەندی بە حکومەتی هەرێمەوە بکەین جۆرێک ئەوەی کە ئەبینرێ ئەو فشارانەی کە حکومەتی عێراقیەکە
لەسەر حکومەتی هەرێم ملکەچکردنیانە بۆ دۆخێکی تازە دەورانێ ئەگەر سقرارەتێکیان بوو بێ سەر بەخۆییان بوو بێ بازرگانی خۆیان کردبێ نۆتیان فرۆشت بێ بە قاچاق بەڕسمی بە هەر شێوەیەک هەموو ئەمانیان تقریبان بەرەو ئەوڕە حتا کۆنتڕۆکلی و حدودانی ڕژە دەستی ئەوانە هەموو ئەمانیان بەرەو لێسەنەوە چێ بەبۆ چوونی من لە قسەی ئەخیرا ئەو نەتیجەی دەسەوە هەڵبەتە حکومەتی عێراق یا سوودانی ئەو پێکاتە لایەنانەی کە لەو پرۆسەیە خەریکن مەسەلەکان ئەو نێکە کۆتایی بە حکومەتی هەرێم بێنن یعنی تەفلیش بێ و تەواوی و ئاژ بەتاڵ بکەن ئەمە کەوێتە سەرەوەی کە بەشە لە ئەوەی کە بارزانی ئەوان هەوڵێن یاوێکی تێوڵا جۆرە ئەم بە هەر شۆرە بێ ئەم موقعیتە بۆ خۆیان بە هەر شێوازێ بە کەمترین ئیمکاناتەوە بە کەمترین حتا بۆ پەرڕیسوایەوە وەکو هێزەکانیان بمێنەوە بەبووشی من مەسەلەکەش چییە بۆ عێراق ئەمە سەلماوە کە وەکو حکومەتی مرکزی ناتوانێت ئیداری کوردستانکە ئەو دووری کە پیا بووە ئەو گافی کە گاپی کە ئەو بۆشایی کە پیا بۆ لە بینی کوردستان حکومەتی عێراقا هەم حکومەتی عێراق خۆشی ئەو ئیمکانەتەی نیە وەکو زمانی حکومەت جێیش ئیمکانات نێرە کۆنتڕۆلی کوردستانکە و ناشکێ ئەم سیاسەتەش ناخوا لە کوردستانە بەتایبەتی تۆگەر بۆ نەگەر سیاستەکەی ئاڕاستەکە بێت کە بۆ سەقامگیری سیاسی و بۆ ئارامبوونەوە بۆ ئەمنیەت بۆ سەرمایه‌گوزاری ئەم جۆرە لە سیاست ناخوا و جۆرێک هەوڵەکانان ئەوەیە کە یەکێتی پارتی ئەم مەنتیقانیان بە ئارامی ئەو خەڵکەدان چێ بە ئارامی لە سای ئیدارەیەکا کە ئەمان بیکەن ینی ئیشیان پێیانە ئێستا ئیشیان پێیانە ئیداری ناوچەکەیان بکەن دەسەڵاتیان ناهێنێ بەڵام لاوەستە نایەنن بەڵام لەژێر کۆنتڕۆلی حکومەتی مرکزیە لەژێر سیاسەتێکە حکومەتی مرکزی پێاتەیەەکە و معالیمەکانی یان نیشانەکانی لە موچەوە دیارە لە مەسەلەی هێزی چەکدارەکانی و دیار معاملەکانی هێزی ئەم هێزی وەزارەتی ناوخۆیان چیلێکن لە پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ وڵاتانی تررا دیارە هەموو ئەمانە دیارەکە مەحدودیان هەتا کۆنتڕۆلی سنوورەکان کە حکومەتی عێراق هەنگاو بەهەنگاو ئەوانیان لێسەنێتەوە بەڵام ئەنی ئەو ئیمکاناتە ئیقتصادی و سیاسی کە پێشتر پێگەیەک بوو بۆ ئەم دوو هێزە بە تایبەتی بۆ بارزانی ئەوە زۆر نەکەمەوێتەوە زۆر کەوێتەوە ئەبێت ئەیانکەن بە هێزێک لەوێ بە ناوی ئیدارەیەک حکمی ذاتی بێ هەشتێ بێ هەتا ناوە فیدراڵەکەش بێنێتەوە بەڵام شکڵەکەی محتەواکەوە بکە محتەواکە بکە ئیداری ئەم ناوچێ بکەن ئیداریکردن بۆ کوێ بۆ حکومەتی مرکزی کە ئەمنیەت بۆ سەرمایه‌گوزاری دابینکرێت. ئێوە چەند جار لە قسەکانتانە تاکیددان لەوە کردوێتەوە کە ئەو دەور و پێگاری کە پێشتر یەکێتی و پارتی هەیەیان بوو ئەمە بەرەو لاوااستر ڕۆیشتووە بەڵام بڕیار بوو هەفتەی ڕابردوو بە دەقیقتر بڵندەی حوزدەیران هەڵبژاردن بکرێت ئەو بۆ پارتی دیموکراتی کوردستان ناڕازی بوو بەمە لەبەرەوەی کە کورسی کۆتاکان وەلایەن نرابووە هەروەها بڕیاری دابوو کە بەشداری ناکات و هەڵبژاردنێکی شەفافی دەوێت وێڕای پێداگیری لایەنەکانی تر و حکوومەتی ناوەندی بەڵام هەڵبژاردن ئەنجام نەدرا ئەکرێت بە شێوەیەک بڵێن هێشتا مقاومەت هەیە و ڕەنگە جۆرێک لە دەستکەوتەکانیان بمێنێتەوە ئەمە بەو شێوەیە نەبێت کە پێگەکەیان لەوە لاوااستر بێت و ئەمە هیانە بیپارێزن بەڕێ منەزای چۆنە زەعیفترین یا لاوااستین دەورەی هەڵبژاردن ئەم دەورەیە کە هەم یەکێتی هەم پارتی دەرگیری بوون بەجالۆی یەکێتی پەیگیریەکە و ئینکارێکا کە بێت خاباتکرێ بەڵام خۆ معلوم نە چارەوسی چۆرەوێت بەبووچی من هەڵبژاردنەکە بەقەر ئەو ئاڵوگۆڕە واقعیانەی کە لە منتەقەکەیە بە بەڕێوەیە زۆر مهمتر لە هەڵبژاردنە بۆیە زۆر ئلحاح و جدیەتی گەورە نییە کە ئیلا ئەبێ لە فەورەن مەسەڵەن پاژمانێککە بیکەن هەر لەم کەین و بین و چێشمەکێشا ئەیەنوی بن ینی ئەسلی مەسەلە واقعەتی تەسبیتی حکومەتێکە ئەو حکومەتی کە ئەم دەورانە بەناوی فێدراڵی و جۆرێک وکوتم سەربەخۆیی ئابوودی و سیاسی و بازرگانی زۆر مەسائلی هەبوو حتیا باڵادەست بوو و تعاملێکی دیپلۆماسی لەگەڵ حکومەتی عێراقا کرد ئێستا ملکەچیە بۆ حکومەتی عێراق پەیڕێویکردنی سیاسەتەکانی حکومەتی عێراق ئەم واقعەتە گۆڕاوە بە هەمان دەرەجەش ئەمە ئەسلی مەسەلەیە انتخاباتەکان ڕێیەکەون ڕێ ناکەون بە شوێنێکی گێنن لە شوێنێکە تەوافقەکەن تەرتیباتێکی بۆ دروست دەکەن ئەمە بەوەچی ئەمە واقعیترە
تاوی کەمە لە خودی هەڵبژاردنەکەەوە سێری واقعە دەبێت هەڵبژاردنەکەش بەشێکە لەو جێژاوی کە ئێستا لە پەیوەندی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە هەیە هەتا لەزمیشە ئەو چێشمەکێشی نێوانێکی پارتیش هەر لەو چوارچەوەیە ینی زۆرتر پارتی هەوڵەیە خۆی لەگەڵ ئەم پرۆژە تازانەی ئاڵوگۆڕە سیاسانەی کە سیاسی و اقتصادانەی کە لە ناوچەکە و عێراقە هەوڵە خۆی بجێنەیەشێتیش بە جۆرێکە و ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە ئەم پرۆژانە کامیان ئەتوانن گرێوی تیان بنەوە ئەمە واقعەتەکەیتی دو پرسیارم سەبارەت بەوە دەبێت کە لە ڕوانگەی خەڵکەوە تەماشای ئەم ئاڵوگۆڕانە بکەین کامیان زیاتر لە بەرژەوەندی خەڵکە بە مەرکەزی بوونەوەی عێراق یان مانەوەی ئەم قەواری هەرێمە لە شکلی ئێستایدا ئەسلی مەسەلە خینەکەی نییە ژیان و گوزەرانی خەڵک ژیانی خەڵکی کرێکار ئاڵگۆڕێکی بەسەرە کرێکارە بێت چێ کارەکەی بکە خەڵکی زەحمەتکێشە بێت چێ عەربانەکەی دانەبی فرۆشێ خەڵکە ژیانی نەبا لە سای ئەوە بێت لە سای ئەوە بێ هەموومانە دەسەڵاتی سەر و خەڵچین هەڵبەتە لە تەحلیلی ئەخیرا یەک واقعەتەیە ئەگەر کوردستان بتوانێت حکومەتێکی تایبەت بەخۆی جیاکاتۆ لە عێراقا ئەوە مەسەلەیە بوو ڕێگە حەلێ بوو ئێستا تقریبا ئەمە جۆرێک نەلای خەڵک نەلای ئەم حزبە سیاسیانەش ئەو شۆر و شەوخە و ئەو پێشوازی کە پێشتر بەتابەتی بێ ڕفرادەوە کە شکستێکی خوارد زۆر چۆتە دووە بەڵام ڕێگە حەلەکە لێ تەحلیە خێراوێ هەربێ چارەنووسی خەڵکی کوردستان بەدەست خەڵکی کوردستان خۆی بێ نەک بەدەستێم حیزبانە بێ لە تەحلیلە خێرانی ڕای خەڵک ئەبێ بگەڕنەوە بە ڕای خەڵک قەرار بە ئایندەی کوردستان چۆنە بێ و ئەوە بە قازانجی لەوەی کە لە سای حکومەتی عێراقا بێ یا لە سای یەکێتی پارتیا بێ حەج سایەکا بێ کە من وتیشم ئەوان ئەهێڵنەوە ئەوان حکومەتی عێراق ناتوانێت ئەو مەرکەزیەتە بە معنای لە سەدا سەدوەکو زمانی حکومەتەکانی پێشووی عێراق جێبەجێکە ئەو بۆشایی کە درووە لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە یا ناوچەی کوردستانە ناوچەی کوردستانی عێراقا بە ئاسانی ناتوانێت بچێتەوە بێکەوە بەڵام جۆرێک لەباری ڕەنگەهێزی عسکەری اقتصادی سیاسی ئەمانە دەوری بێت لەوەی کە جۆرێک فەزایشکە دروستکە و دۆخێکی تازە بە بۆچووری من هەم ئێمە هەم حزبی ئێمە هەم خەڵک هەم کرێکاران ئەبێ بزانن لەگەڵ ئەم دۆخە لە دەرەوەی ئیرادی ئێمە ڕوویە لە دەرەوەی ئیرادی کرێکاران ڕوویە لە دەرەوەی ئیرادی خەڵکی کوردستان و زەحمەت کردووە ئەبێ بیرکەنەوە چۆن معاملەکەنەوە هەدوومەجە تازەیە ئەگەر مرکزی بۆ خارجی ئیرادێمە ئێمە خواستمان نییەوە بکرێ ئەگەر بوو ئەوە جوابێ ئەگەر بوو چیەکەیت ئەبێ بکە فشار بۆ حکومەتە بینین کە هاوڵاتی بوون ئەساس بێ ئەم تائیفی و قومی و حکومتێک نەبێت لەسەر ئەساسە حکومەتە بێ سکولار بێ و ئەساسی هاوڵاتی بوون بە ئەساس بۆگێ و انتخاباتەکان لەسەر ئەساسی هاوڵاتی بوون بێ ئەمە حزبی شیعێ و ئەمە حزبی سوننێ و ئەمانە کۆتایی پێ بێ ئەمانە هیچی بە قازانجی خەڵک نەک بە قازانجی بە گەورەترین زیانی هەیە بۆ ژیان و گوزەرانی خەڵک هەم لە عێراقا هەم لە کوردستانە ئەسی مەسەلە پێکهاتەی حکومەتێکە مەسەن یەکێتی پارتی لەسەر ئەساسی کوردبوون هاتون لەسەر ئەساسی هاوڵاتیبوونی خەڵکی کوردستان نایکرد بەسەر ئەوەسە حکومەتی عێراقیش کە خۆی شیعی کردەوە بە ئەساسی یا عەرەبی بوونی کردەوە بە ئەساسی ئەلۆ حاتە خەڵکی کورد بێتە دەرەجە دوو ئەبێ ئەمانە هەمووی هەڵۆشێتەوە باسەکە لەسەر ئەمەیە نەگەوەی کە ئەمەیان باشە هەموو حکمێکی سەر و خەڵکی هەموو حکمێ لەسەر ئەساسی تەقسیمی تائیفی لەسەر ئەساسی قەومی زەرمەنە بۆ لە هەر شوێنی لە کوردستان شابێ لە عێراق شابێ گەورەترین زەرمەنە بۆ ژیان و گوزرانی خەڵکو بۆ ئیستیقراری سیاسی هیچ وەختێ خەڵکی ئەو کە ئەساسی هاوڵاتی بوون نەکرا بە ئەساس بۆ تعریفی لە عێراقابی لە کوردستانابی ژیان و گوزرانی خەڵک هیچ کەتێک ئاسوودە نابێ و خۆش گوزران نابێ. عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان موچانێکی کورت و پاشان سەبارەت بە پرسی موچە بەرنامەکانمان بەردەوام دەبێت لاگەڵمان بمێنەوە.
بەڵێ بینەرانی ئازیز جارێکی تر پرسی موچە لە بەرنامەکانی پێشنگ تیڤە بەو پێیکە یەکێکە لە باسە گەرمەکانی ئێستا و چەند ساڵی ڕابردووی کۆمەڵگەی کوردستان. ئەم جاریان ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ ئیبراهیم حسین. ئیبراهیم حسین ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش سپاسان دەکەم. لە کوردستان شتێک بینراوە لە 10 ساڵی ڕابردوو داویش پێوترێ پرسی موچە کە وێڕای ئەوەی کە چەندین جار کۆبوونەوە کراوە لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمدا و لایەنەکانی پەیوەندیداردا چەندین جار مژدە دراوە کە ئەم کێشەیە چارەسەر دەبێت، بەڵام هەر دەبینین کە ئەم کێشەیە چارەسەر نەبووە. چەندین مانگ فەرمانبەران موچە وەرناگرن، یاخود کاتێک کە موچەیەک دێت دەبێتە هەواڵ و مژدەی خۆش بۆ فەرمانبەران و بۆ کۆمەڵگا. ئەمە بپرسم کە ئەمە چییە؟ بۆچی ئەم دیاردەیە لە کوردستاندا هەیە؟ پرستی موچە بۆچی هێندە قوڵە؟ دیارەوەکو خۆت باست کرد ئەم باسی پرسی موچە ئەم بابەتەیە کە چەندین ساڵە خەڵکی کوردستان، کرێکار و فەرمانبەری کوردستان، هەموو کەسا کارکردوانی کۆمەڵگای کوردستان لەگەڵ ڕوبەڕوون و ئەوە حاڵەتێک پیشانەدا، حاڵەتێکی سیاسی پیشانەدا کە وەکو ئەوە ئەچێت وەکو ئەوە چێ کەسێک هاتبێت ژیان و چارەنووس و گوزەرانی خەڵکی بەبارەمتە گرتبێت لە حاڵەتی چەتەگەری و مافیاگەری بچێت هێزێکی سیاسی ئەوانەیە کە بۆ چارەنووسی خەڵکی کوردستانیان بەدەستە ژیانی تقریبا 5 ملیۆن بەشەریان وەکو ئەوەیە بەبارەمتە گرت بێت. ینی ئەو بەبارەمتە گرتنی لە هەردوو تەرەفەوە دیارە بەنسبەت هێزە بۆژوازیەکانی حاکمی عێراقەوە، ئەمە نسبەت بۆژوازی دەسەڵاتداری کوردستانەوە بە ئەوەی پێشێتی پارتە ڕێک وەکو ئەوەیە کە خەڵکیان بەبارەمتە گرت بێت. ئەمە پیشانی حاڵەتی سیاسی دیاریکراو پیشانەدا لە کاتێکە کە بۆژوازی کوردەسەڵات و ستاتوسە سیاسیەکەی کەوتۆتە ژێرپرسیارەوە هەستا هاتووە ژیانی خەڵکی، قوتی خەڵکی، موچە و حەقی کارکردنی ئەو خەڵکەی بەبارەمتە گرتووە. ئەمە بەبارەمتە گرتنە، ئەمە بەبارەمتە گیریە، وەکو فڕاندنە، وەکو حاڵەتێکی لەو بابەتەیە کە مەسەلەن ژیانی خەڵک و موچەی خەڵک و حەقی کارێک کە خەڵک دەیکا بەم شێوەیە کراوەتە ئەو مەسەلەی کە چەندین جار مەسەلەن هەر لەم ڕادیۆ و تەلەڤیزیۆنی پێشنگۆ قسەی سەرکراوە ئەو پیشانەدا کە ئەو هێزە حاکمانەی ئەمڕۆی کوردستان و عێراق ژیان و چارەنووس و موچە و گوزەرانی ئەو خەڵکیان بەبارەمتە گرتووە. ئەمە ئەم حاڵەتە پیشانەدات، ئەم حاڵەتە سیاسی پیشانەداتوە بێ ڕەبتی و لە مبالاتی ئەو هێزانە بەرامبەر بە ژیان و چارەنووسی خەڵکی کوردستان نیشانەدا. لەلایەکی تریشەوە لە ڕاستیدا نیگەرانیەکی گەورەی ئەو هێزانە لەوەیە کە ئەگەر بێت و بۆنمونە ئەویان لێ بسێنرێتەوە، حەقی دابەشکردنی موچیان لێ بسێنرێتەوە، ئیتر ئەو کاتە خۆ معلوم نییە خەڵکی کوردستان، خەڵکی هەولێر سلێمانی بۆچی دەبێت ئەو حاکمیەتە قۆڕیان لێ قبول بکات. بە معنایەک کاتێک ئەمانە هاتوون ژیانی خەڵکی کوردستانیان کردوتە بەم شێوەیە بەبارەمتە گرتووە. دلیلەکەی بە بڕای من لەباری سیاسیەوە دەگەرێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر ئەم ئیمتیازە لە بۆژوازی کورد لە دەسەڵاتی حاکمی بۆژوازی کورد لە هەولێر سلێمانی وەربگرتنەوە، بۆچی بە خەڵکی کوردستان یان خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر ئەم کەڵەگایە یەکێتی پارتی بەسەر ژیان و چارەنووسی خۆیەوە قبول بکات. دیارە معناتی ئەمەیە تۆ ڕۆڵێک دەبینە، ڕۆڵێکی سیاسی ئەبینی، ئاڵوگۆڕێکی سیاسی ئەبینی کە ڕووی لەوەیە کە ئەم وڵاتە یان لانیکەم سەرمایه‌داری لە وڵاتە ڕووی لەوەیە کە خۆی بینا بکاتەوە، دەوڵەت و ئابووری و بازارێکی سەراسەری و ئەوانە ڕێک خاتەوە. ئەوان لەو نێوەدا هەستاون ژیان و چارەنووس و قوتی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشیان کردوێتە وەسیلەیەک، بەردەبازێک، یان ژیانی ئەو خەڵکیان لەو چوارچێوە بۆ تێپەڕاندنی ئەم جێژاوە سیاسی کە تێی کەوتوین بەبارەمتیان.
تۆ زۆر باش لە بابەتی سیاسی دەکەیت کاتێککە لایەنەکان دێنە سەر ئەوەی کە قسە بکەن بۆ کۆمەڵگە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن زیاتر وەکو بابەتێکی سیاسی بازەکەن فڵان بەنس فڵان مادە ئەم ڕێکەوتنە ئەمێ جارێکتر لەسەر ئەمە تەئکید کەمەوە ئایا ئەمە بە پرسێکی یاسایی چارەسەرە بێت یاخود سیاسی ئەم بابەتە ئەو پرسە بە تەواوەتی سیاسیە وە پەیوەندی بە ئەو جۆری دەسەڵات و بەڕێوەبردنەوە هەیە بۆ بە فەلسەفەی ئەو دەسەڵات و حاکمیەتەوەی کە ئێستا بۆ بەدبەختی حاکمیەتی ژیانی خەڵکی کوردستانی بەدەستایە چارەنووسی ژیانی خەڵکی کوردستان و هەتا ئەو هێزانشی کە ئێستا ژیان و چارەنووسی خەڵکیان بەدەستەوە گرتو معلومە ئەو کێشەیە سیاسیە ئەوەی کە بەپێی کام مادە و لە چوارچێوەی کام مادەی دەستوری فیدرالیزمی قەومی ئەوانە ئەم قەزیانە تەرتیبکراونیان ڕێکراونیان بە شێوەیەک هەل و فەصڵ دەکەن ئەو بەتەواوەتی هیچ شتێک لەسەر ئەوە ناڵێ لەسەر ناوەڕۆکی سیاسی قەزیە ناڵێت ئەو پێ دەڵێت کە ئەو حاڵەتە سیاسیە لەسەرەوە هەر لە ئەساسەوە لە سەروی ئیرادەی ئەو خەڵکە دروست بووە پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوە نیە پەیوەندی بە بەرژەوەندی خەڵکەوە نیە دوورە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق و ئەمانە بۆیە ئەمە چێشمەکێشێکی سیاسیە لە نێوان هێزی بۆژوازی هەردوو بەشی بۆژواسی لە کوردستان و لە عێراق بوو تەرتیبکردنەوەی ئەوراقەکانی خۆیان لە چوارچێوەی هەلومەرجی داهاتوو ئەو دەوڵەتەی ئەو حاکمیەتەی یان ئەو دەوڵەتە سەقام گیرترەی کە قەرارە لە عێراق دەستیان پێ ڕابگا ئیتر شتێکە لەو ناوەدا هاتووتە پێش ئەوەیە کە چارەنووسی ئەو ستاتوسە سیاسەیەکی ئێستا لە کوردستانە هەیە لە کوردستاندا هەیە لەو فۆرمەی ئێستادا کەوتوتە بەرامبەر پرسیاری گەورە ئیتر تقریبا ئێمە کەیشتوونەتە کۆتایی دەورەی ئەوەی کە پێدەوترێ فیدرالیزمی قەومی و ئەو حاڵەتەی کە کوردستان پەیدای کردبووە بۆژوازی کورد و دەسەڵاتی یەکێتی و پارتی تێدا وەکو واقعیت بەسەر خەڵکی کوردستانە بوو بە ئەمری واقع ئەمە وردەوەتە خەریکە ڕەوەندێکی تازە دێتە پێشکە بەرحاڵ ئەو کێشانە ڕاوەستین کاتێک کە موچەدا بەش ناکرێت وەکو لە ناڕەزایەتی مامۆستایان و زۆر بەشی تری چینی کۆمەڵگەدا بینیمان ناڕەزاتیەکانیان ڕووی لە دەسەڵاتدارانی کوردستانە لە کاتێکدا دەسەڵاتدارانی کوردستان و حکوومەتی هەرێم باز دەکەن هەر کاتێک کە بڕبووچەی هەرێمی کوردستان لە بەغداوە دێت ئەمەدا بەشیان کردووە بەڵام بۆچی ناڕەزاتی خەڵکی هەر ڕووی لە زیاتر ڕووی لە دەسەڵاتدارانی کوردستانە بەو دلیلەی کە یەکێتی پارتی لە کوردستان حاکمن ئەوان لەوێ حاکمن ئەوان لێ ناگەڕن خەڵکی کوردستان سەر دەربێنێ ئەوان فۆرمونە حاضرنی ئەو داهاتوو ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ کۆمەلگای کوردستان تەرخان بکەن حاضرن هیچ کارێک بکەن معلومە هێزی یەکەم کە لەو کۆمەلگایە خەریکە ژیان و چارەنووسی خەڵکی دیاریەکە بڕیان لەسەر ژیان چارەنووسی خەڵکی ئەدات لەوێت ڕاستەوخۆ کەوێتە بەرامبەر ناڕەزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە دروستیش بێ هەروە بێ ئەوەی کە ئێستا هەیە ئەمە پیشانەدا کە خەڵکی کوردستان واقعی تێگەشتون کە یەکێتی پارتیەوە 20 ساڵە 30 ساڵ حدودی تقریبا 30 ساڵە چارەنووسی خەڵکیان بە کوردپەرستانە تری شێوە دیاری کردووە هەلومەرجێکیان خۆڵقاندووە کە تیایدا گەنجی ئەو وڵاتە چارەنووسی دیار نییە کاری دیار نییە ئایندەی دیار نییە بەلێشاو خەڵک گەنجی ئەو وڵاتە ڕائەکات لە دەریاکان ئەدات لە تاو ژیان و دیار نەبوونی ئایندەی ژیان و چارەنووسی قەرارە ڕیسک قبول بکات هەر دەورە نادەورەیە ناچارە بێتە مەیدان و لەسەر مەسلەی کارەبا شەڕکار لەسەر مەسلەی نان شەڕکار لەسەر مەسلەی کار شەڕکار لەسەر مەسلەی ئایندەی خۆی شەڕ بکات بەو پێەیە هەروکو باسمان کرد ئەوەی کە ئێستا هەیە یەکێتی و پارتی و حاکمیەتی ئێستای کوردستان ڕێک وەکو ئەو وایە کە خەڵکی 5 ملیۆن خەڵکی کوردستانی بەبارمتە گرت بێت 5 ملیۆن خەڵکی کوردستانی بەبارمتە گرتووە کاری ئەوی بەبارمتە گرتووە ژیانی ئەوی بەبارمتە گرتووە ئازادی ئەوی بەبارمتە گرتووە معلومە خەڵکی کوردستان
هەر شتێکی تریش بەیانی لە بەس لە بەر باش خەڵک بێتە مەیدان معلومە یەکەی ئەحزابی سیاسی دەسەڵاتداری ئەو ناوچەیە ئەگرێ ئەو بەشانی تری عێراق ئەگرێ بەڵام ئەوکە کێشمەکێشەکە لە بینی ئەو باڵانە چ چوارچێوەیە پێداکات ئەوە باسێکی ترە معلومە خەڵکی کوردستان دەبێت حقی خۆیان لەو هێزانە داوا بکەن دەبێت چارەنووسی خۆیان لەدەستی ئەو هێزانە دەربێنن و دەبێت دروستترین و واقعیترین داواکاری ئەوەیە کە ئەوانە بەڕاستی سەڵاحیەتی ئەوان نییە کە وەڵامدەرەوەی پێداویستیەکان و چاوەڕوانیەکانی ئەو کۆمەلگایە بن لە کار لە کارەباری حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی کوردستان ئەو بڕە پارەیان بۆ نێت کە بەڵێنیان پێدراوە لە بەغدا و ئەوەی کە وەکو حەقی خۆیان تەماشای دەکەن وەکو مافی فەرمانبەرانی کوردستانە خۆی دەتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات وەکو زۆرێک لە خەڵکی داوای دەکەن با من پرسیارەکە وا جواب دەم ئەگەر یەکێتی پارتی حاضر بن دەهاتی کوردستان تەسلیمی نوێنەرانی خەڵکی کوردستان بکەن تەسلیمی ڕابەرانی کرێکاری و جەماوەری بکەن تەسلیمی چەپ و حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانی بکەن من دەتوانم زمانەتی ئەوە بکەم کە موچە نەک هەر موچە بگرە زۆر شتیتر زۆر داواکاریتر زۆر پێداویستتری ئەو کۆمەلگا دەتوانێت باشترین شێوە وەڵام وەربگرێتەوە لانی کەم سەدان جار لەوەی ئێستا دەتوانێت باشتر وەڵامی بدرێنن ئەوەی کە نایکەن یەکەم شت ئەگەر نایکەن ئەگەر هەیە ئیمکاناتەکەی هەیە ئەمە نایکەن معلومە ئەوە پیشانی ئەدا کە ئەو هێزانە جۆر لە چ جنسێکن معلومە ئەگەر مثلەن ئەوە بێت کە ئیمکانات هەیە مثلەن کەسێک بێت حسابی دەخل و داهات و ئیمکاناتی بوومرگ و نەوت و هەموو ئەو شتانی ئەو کۆمەلگایە بکە و هەموو کەسرەکانی جیا بکاتەوە و پێداویستیەکانی ئەو کۆمەلگایە لە بەسەر بگرێت ئەگەر بابڵێ بە حساباتی ڕیاسی بەوە ئەگات کە دەتوانێت کاروایکی باشتر سیستەمێکی کارەبایی باشتر دابین کات بمەی بێکاریی باشتر دابین کات موچە و کرێ و حەق دەستێکی زۆر لەوە باشتر دابین کات سیستەمێکی تەندروستی زۆر باشتر لەوە دابین بکات ئەگەر ئەم ئیمکاناتە بەم معنایە هەیە و ئەمان نایکرد معلومە ئەوە پیشانی ئەدات کە ئەم جۆرە دەسەڵاتیان ئەم جۆرە حیزبانە ئەمڕۆ حاکمیەتی مەملەکەتیان بەدەستە لە جۆرە جنسێکن ئەگەریش نییە و ناتوانن دیسانیشەوە هەتنەوە پیشانەدات کە ئەو هێزانە بەڕاستی ئەهلیەت و سەلاحیەتی چرخاندنی کۆمەلگایەکی شاری و کۆمەلگایەکی وەکو کوردستانیان نییە هەردوو حاڵەتەکەیدا ئەمە پیشانەدات وڵامەکە ئەوەیە ئەوە پیشانەدات کە ئەم دەسەڵاتە بە هەموو معنایەک بە هەموو معیارێک دوورە لە ئیرادەی خەڵک پەیوەندی بە ئیرادەی خەڵکەوە نیە ناکۆکە بە پێداویستیەکانی ژیانی ئەو خەڵکە بێکاوکە ئەگەر نا جوابەکارەوەیە خاص ئەگەر بەدەستی خەڵکەوە بێ ئەگەر بەدەستی ئێمەوە بێ ئەگەر بەدەستی نوێنەرانی ڕاستەوە خۆی خەڵکەوە بێ ئەگەر خەڵکی کوردستان خۆی ئەم دەخل و داهاتێکە لە کوردستان هەیە تەسەڕوفی تێوەکات زۆر باشتر دەتوانێت ئیدارەی کات و زۆر باشتر دەتوانێت هەموو کەسانێکی کە پێویستە بۆ بەڕێوەبردننی شانێکی شایستەتر هەر بە ئیمکاناتی ئێستا فراهەمە معلومە بەرەکەی تری باڵی کێشمکێشی ئەمڕۆ کە لە کوردستان لە عێراقا هەیە هێزێکی تری لەوەی کە ئێستا لە کوردستان حاکمە دەسەڵاتدارە کە ئەمانە خەریکن یاری خۆیان دەکەن و خەریکن کێشمکێشی خۆیان دەبنە پێش لەسەر ئاساسی وردکردنی ژیانی خەڵک لەسەر ئاساسی بەبارمتەگرتنی خەڵک هەردوو تەڕەفی ئەو داوایە هەردوو تەڕەفی ئەو داوایە و کێشمەکێشە چ دەوڵەت نوێنەرانی ئەحزابی سیاسی ئیسلامی شیعی دەسەڵاتداری ئەمڕۆی عێراق هەتا قەومی دەسەڵاتداری ئەمڕۆی عێراق لەو بەریشەوە بزوتنەوەی بۆژواسی کورد و ئەحزاب دەسەڵاتدارەکانی لە کوردستان خەریکن کێشمەکێشێکی کۆنەپەرستانە لەسەر ئەساسی وردکردنی ژیانی خەڵک لەسەر ئەساسی بەبارمتەگرتنی قوتی ژیانی خەڵک ئەو یاریە ئەبەنە پێشەوە بەڵام توانێت چی بکات وەکو دو پرسیارم بیکەم بۆ ئەوەی کە
هەر مەسەلەی موچەیە نەبێتە مژدە کە مژدەی ئەوە بدرێت کە موچەی چەند مانگ بەر لە ئێستا لەم مانگەدا ئەدرێت خەڵکی خۆی ئەتوانێت چی بکات و چی ڕێگەیەکی لەبەردەستایە وەکو لە قسە و باسەکانە لە زۆر قسە و باسی ترە باسکرا کۆمەڵگای کوردستان کەنان کۆمەلگای عێراقیش بەرەو هەلومەرجێکی تازە هەنگاوانێت ئەوەی کە گرنگە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕابەرانی بزوتنەوەی ناڕەزایەتی ئەم سەردەمەی کوردستان و عێراق بە وشیاریەوە ئەم هەلومەرجە ببینن ڕێزی خۆیان ڕێک بخەن ئیتحاد و یەکگرتووی چینایەتی خۆیان ئیرادەی خۆیان بێنە مەیدان بۆ ئەوەی بتوانن کە دەوریان هەبێت لە دیاریکردنی هاوکێشەکانی داهاتووی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی داهاتوویان ئەوەی کە ئەمڕۆ ڕوو ئەدا کاریگەری هەیە لەسەر داهاتویان لەسەر ژیانی داهاتویان ئەو کێشمەکێشە بەحاڵ سیاسیە بۆ معنایش دەبێت بتوانن بە شێوەیەکی سیاسی لەسەر ئەو مۆزوعە لەسەر ئەو بابەتە بێنە مەیدان دەرکەوت کە ئاڵوگۆڕی ورد و چاوەڕوانیکردن لەو هێزانە و دیان دانیشتن بە دیار وعد و بەڵێنی ئەوەی کە ئەم موچە دێ و نایە و ئەمانە بە دەر ناخوا کاتێک قەرارە خەڵکی کوردستان کرێکار و زەحمەتکێشی کوردستان کارمەند بوو فەرمانبەر و دکتۆر و مامۆستا و لاو و گەنجوشنی کوردستان بە دیار ئەم وعدە کە قەت جێبەجێ نابێ دابنیشن ڕۆژی ئەوەیە کاتی ئەوەیە پێزانە خەڵک هێزی خۆی ئیرادەی خۆی نوێنەرایەتی بکات لەسەر ژیانی خۆی بێتە دەنگ و ڕێزی سەر بە خۆی لەو هێزانە جیا بکاتەوە ڕێکخراوە جەماوەریەکانی خۆی تێک بێنێت ڕازی نەبێت بەو یاریەی کە چینی دەسەڵاتدار بە ژیان و چارەنووسی ئەوانەوە دەیکات. ئیبراهیم حوسێن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاسی ئێوە دەکەم و ماندوونم. زۆر سپاس. عزیزان لەسەر دوایی قسەی هەوڕێ برایم حوسێن کە لێرەدا ئاماژەی پێدا ڕێکخراوبوونی ناڕەزایەتیە جەماوەریەکان بەشی کۆتایی چاوپێکەوتنەکانی ئەمڕۆماندا لەگەڵ ڕێبەر عارف وچانێک و کورت و دێنەوە لات. بەڵێ بینەرانی ئازیز سەربارەت بە ئایندە و ئاراستەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان دوایین تەوەری ئەمڕۆمانە و تاوتوێی دەکەین لەگەڵ بەهادینی حاجی بەکردار تاشناسرە و بە ڕێبەر عارف بە داخەوە بە هۆی چەند کێشەیەکەوە نەمانتوانی ڤیدیۆکەی بە سەوت و سوورەوە لەگەڵمانە بێت بەڵام دەنگەکەی لە گەڵماندایە. ڕێبەر عارف ئێوەرەت باش و سپاس کا لەگەڵمانیت. سڵاو هاوڕێ بنار سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ بۆ هاوکاران و هەروەها بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. مەڵە لەگەڵ تۆیە چەندین چاوپێکەوتمان ئەنجام داوە سەبارەت بە ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان هەر لە مامۆستایان و تاوەکو ناڕەزایەتیەکانی کفری و زۆر بابەتی تر. ئەمانەمان لە فترەی ڕابردوودا زۆر دەبینی لەسەر شەقام لە شێوەی جۆرا و جۆر بەڵام لە ماوەی ڕابردوودا کەمتر لانیکەم لەسەر شەقام ئەم ناڕەزایەتیانە بیستراوە. پێشەوەی بچمە سەر ئایندەکەی ئەمێ پرسم ئایا ئەوەی کە ئێستا کەمتر لانیکەم لەسەر شەقام ناڕەزایەتیەکان دەبینرێت هۆکارەکەی ئەوەیە خەڵکی ناڕازی نییە چیتر یاخود بۆچی؟ بەڵێ بناژیان ڕاستەکەی پێم وایە کۆمەلگەی کوردستان ساڵهای ساڵە ئەو مەقتایان بڕیوە کە دەورێ لە شەقام بن و دەورێ لە ماڵەوە بن. ئێستەش و ئەم چەند مانگەی ڕابردوش دوای ناڕەزایەتەکانی مامۆستایان لە کوردستان ناتوانم بڵێم ئەگەر ناڵەمدەیان خۆپشاندان ناڕەزایەتی مانگرتن لە شێوازی زۆرە زۆرە لە شار و شارچەکانی کوردستانە خۆی پیشاندا و هەبووە. دوایینیان ڕەنگە ئەم جوڵانەوەی با بڵێن منتیقەی کۆیە بوو کە خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوانیان لەو ناوچە لە پەیوەند بە هاتوچۆکردن و لە پەیوەند بە ئەو سیارانەی کە
بە نێو شاری کۆی ئەو ناوچانە چوو کە ژیان و گوزەرانی خەڵکی ناوچەکەی خست بۆ بەردەم مەترسێکی گەورە و بارحە بە ڕۆژانە گوێبیستی هەواڵی ژیان لە دەستدانی هاوڵاتیان بووین بەهۆی ئەو بارودۆخەی کە ڕێگەوبانەکە لەو منتیقا و لە ناوچەکانی تریشە تەنانەت بارحەل لە دۆخیشی زۆر خراپە بوو بۆ هۆی ئەوەی کە خژمارەی خەڵکی زۆری ئەو ناوچانە گیانی خۆیان لە دەستدەن بەڵام ئەوە یەکێک بوو لەو نمونە و برچە و برجستانی کە ئێمە لەم ڕۆژانەیە لەم چەند هەفتەی پێشوا بینیمانەوە و دیارە دەکرێت لە کوردستانە زۆر حاڵەتی کەوە زۆر ڕووداوی کە ببینینەوە لە شار و شارچەکان کە بە بەردەوامی ناڕەزایەتی هەیە ئەوەی کە لە ئاستی خۆپیشاندان یان ناڕەزایەتەکانی مامۆستایانە نەبووە یا بەردەوام نەبووە ئەوە خصوصیاتی خودی ئەو داخوازیانەیە ئەو ماگرتن و ناڕەزایەتیانەیە کە لە شارێکا بۆ داواکاریە بۆ کاتێ و یاوەکو هاتنە مەدانێ وەکو ئەترازی وەکو دەنگ هەڵبڕینێ وەکو نمایشکردنی جوڵەیەکی ناڕەزایەتی شێوازەکەی ڕۆژێک و دوانوسیانە بێ هیچ دەوە کەم ناکاتەوە خەڵکی کوردستان بەردەوامن لەسەر ناڕەزایەتەکانی خۆیان بەڵام بە حکمی هەلو مەرجەی کە لە ئێستەی کوردستانە هەیە شکل و شێوازی حکومانگرنەکان دیارە دوای مامەسایان ناڕەزایەتەکانی مامەسایان ئەو شێوازە سەرتاسەریەی نەبووە بەڵام ئێمە لە زۆربەی شارەکانە ئەومان بینوێتەوە کە ناڕەزایەتەکان لە شێوازی جوارە و زۆرە بەردەوام بوون. ئایندەی ناڕەزایەتیەکان چۆن دەبینین وەکو دەبینین کە چەندین ناڕەزایەتی و خۆپیشاندان و لە شکڵی جۆرە و جۆرە ئەنجام درا و دواییان نەبوورێکێک لەوانی دوای ناڕەزایەتی مامۆستایان بوو کە ماوەی 5 مانگی خایەن لێرە بەدواوە ناڕەزایەتیەکان چی ئاراستێک دەگرنەبەر من ئەوەندە گرنگە تاچیت و جەختی لەسەر بکەمەوە کاویژەوەیە کە بارحاڵ بە شێوەیەکی خۆڕسکانە بێ و چ شێوەیەکی ڕێکخراوێوی و ئامانجارانە بێ ناڕەزایەتەکان لە شێوازی جۆرا و جۆرە لەم ماوە یا لە ئایندەشە بە بڕای من دەتوانن بەردەوام بن بەڵام شتێک کە لێرە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین شتێکە لێرە کە ڕەنگە هاوچێشەکان بەرەو ئاڵوگۆڕێ ببرێ ئەوی ژوەیە ئەزمموی خەڵکی کوردستان دوای 33 ساڵ لەگەڵ ئەم دەسەڵاتە دوای بارحاڵ تقریبەنەوە بۆ دەقۆناغی یا خودی پەرلەمانە چین هەمووی بەوە گەشتووە خەڵکی کوردستان و ئەحزابی سیاسی خۆشیان و یاریەکانی بەری خۆشیان بۆوە گەشتون کە نەپارتینەیەکێتی نەمەحزابانەی کە لەنێو پەرلەمان و ئەحزاب سیاسیانەی کە تا ئێستا هەن و بارحاڵ بە شێوازی جۆرە و زۆر لە دەروی پەرلەمان لە دەروی بابڵین حکوومەت یا لە ناو حکوومەتە کاریان کردبێ وەڵامیان بە نیاز و داواکارەکانی خەڵکی کوردستان بە ناڕەزایەتیەکانی بەویستی شەقام نەداوەتەوە ئێستا ئەمە شتێکی تازە نیە بۆ مانای لارحاڵ ئێمە دەبینین هەتا لە ناو خودی حیزبە سیاسیەکانە ڕۆژ بەڕۆژ لێکترازان و هەڵوەرین و دوورکەوتنەوە و جەنگ و کوشتن و ترۆر و هەڵسپاردن و بە جۆرە لە جۆرەکان نوع لە سەرنگوکردنی هەڵسوڕاوان و کەسایەتەکانی خۆشیان بەردەوامە بەڵام بۆ خەڵکی کوردستان چه ئەحزابی دەسەڵات چه ئەحزابی سیاسی کە تا ئێسەی ئەم ئەزمونە بە حاڵ هیچیان نەیانتوانێ ئەو مەکانەیە بگرنە دەست جێگەی ئومێدی خەڵکی کوردستان من ڕەنگە هەر ئەمەش بێ لە ڕاستیە ناڕەزایەتێکیانی خەڵکی کوردستان نەکرد بەردەوام بۆ بەڵکو لەم ماوەی ساڵی ڕابردوو 6 مانگی ڕابردوو فۆرم و شکل و شێوازێکی زۆر جیاواسری لە خۆگر ئەویش کە مامەسایان و ناڕەزایەتی مامەسایان بووم پێم وایە ئەو ناڕەزایەتی کە مامەسایان لە کوردستان تۆماریان کرد و ئەنجامیاندا یەکێکە لە جیاوازترین ڕیشەدارترین کاریگەرترین ئەو ناڕەزایەتیانە لە مێژووی خەڵکی ناڕازی خەڵکی کوردستانە بارحاڵ توانوێتی شێوازی کە و فۆرمێکی کە و دەنجیشکەی ناوڕازی یا خۆش سنەتگەرێکی کە بهێنێتە مەدان کە بۆ ماوەی 5 مانگ کە ئەمە لە ئەزمموی ناڕەزاتی خەڵکی کوردستانە نەک بڵێم زۆر شاز بوو بەڵام لە ڕاستیا ئەو بڵێم کە نەبووە لە کوردستانە ئێمە خۆپیشاندان و ناڕەزایەتی هەفتە و مانگمان هەبووە ڕەنگە دوو مانگیشمان هەبوو بێ بە شێوازی جیاواز بەڵام هەرگیز لەو مێژوە و کۆمەلگایە ئەومان نەدیوەتەوە کە خۆپیشاندانە لەسەر چەند داواکاریشی دیاریکرا و بۆ ماوەی 5 مانگ بەردەوام بێ بۆیە پێم وایە دیوێکی ئەوەیە کە لە واقع خەڵکی کوردستان ئەزمموی ئەحزابی سیاسیان کردووە ئەزمموی پەرلەمانیان کردووە ئەزمموی زۆر لەو ڕێکخراوانشیان کردووە کە سەر بەم حیزب و دەستگا و لایەنانن کە لە نێو پەرلەمانە یان لە نێو بەناوی بە ئێستا ئۆپۆزیسیۆن و لە دەرەوەی بابلین حکوومەتان
هەموو ئەم ئەزمونانە بە خەڵکی کوردستانی وتووەوە بە خەڵکی کوردستانی ئەوێ دەڵێدا ئم پێویستمان بە شێوازی کە هەیە بە دەنجی کە بە زۆری کە لە کارکردن هەیە بە زۆرێکی کە لە ڕێکخراوبوون هەیە کە بتوانێت هەموو ئەو یەک بەیەکی ناڕزایەتیانەی کە ڕۆژانە ئێمە گوێبیستی دەبین و دەیبینی و دەیبیستین و قسەی لەسەرەکەین و چاپێکۆتن و لە مەیدانا هەین و جەنجی لەسەر دەکەین بارها بتوانێت بێتە مرکز و ناوەندی یەککردنەوە و کۆکردنەوە و ڕێخستنەوەی ئەم دەنگە ناڕزایەتیە ئەگەر مامۆستایانە ئەگەر کارفەرمایە ئەگەر کارمەندانە ئەگە کرێکارانی ژینگەیە ئەگە کرێکارانی مامەلی سیمەنتۆیە ئەگەر فەرمانبەرانە ئەگەر هەتا هێزەکانی نێو دەستگاکانی پێشمەرگە و هەرچی لایەنێکە دوجار ئەم ناڕزایەتیانە و ئەم داخوازیانەی خەڵکی کوردستان ئەگەر بۆ مەقتەعێکی شتوانی بێتی لێ هەر چێشە لەو داخوازیانەی خۆیان بە ئەندازەیەک جواب بە پرسیارەکانیان درابێت یا هەندێک بەندێ دوو بەنسێ بن لە داواکارەکانیشان جێبەجێکرابێ لە ڕیشا لە بنچینەدا لە هەرحاڵ زۆر لەو داخوازیانە هێشتا بە ئاسمانن و هێشتا پیان نەکەوتو سەر ئەز و هێشتا چارەسەر نەکراون ئێمە کە باسی بەرجەستەترینیانەکەن مەسەلی مامەسایانە لە ڕاستیە مەسەری مامەسایان هەنگاوێکی گەورە بوو بەڵام ئەگەر سەیری ناوەڕۆشی با بڵێن جێبەجێکردنی داخوازی و داواکاریەکان بێ ئەم وعد و بەڵێنانی چه حکومەتی ناوەند و چه حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە وەڵام بە بەشێکی تقریبا نیوەی ئەو داخوازیانش باتەوە هەستش مەسلەیەکی زۆر بنچینی مامەسایانی وانە بێژن کە مەسیریان دار نییە ئێستش بەشێ لەو خەڵکانەی کە سزا دراون لە هەرحاڵە مەسیریان دار نییە کە مەسلەی سزادانیان بەچی ئەگا ئێستش بەشێک لەو خەڵکەیە هەر کە مامەسایان بن موچەی نەک جارێک و دەجار و بیجار بەرحاڵ مامەستامان هەبوو لە ناو خۆپیشاندانەکانە کە باسیەوە کرێمە لە وەتی ئەم حکومەتەیە 45 معاشی من قەرزار یعنی نیو نزیک بە 50 ملیۆن دینار دەکا بۆیە لێرە ئەوەی کە پرسیارێکی ڕیشەیەوە ئەوەی کە ئەمسا لە کوردستانە لە 6 مانگی ڕابردووە لە ساڵی ڕابردووە لە ڕاستیە ئیشی گرنگ و پایە و بنچینێ و بۆ کراوە ئەم ئاڕاستەیە کە کوردستان و بەکۆ هەتا بە تەنیانە بە کۆمەلگەی عێراقیشەوە پێویستی بۆ ڕێکخراوە هەیە تەجاوزی ئەم بارودۆخە بکات تەجاوزی ئەم موقعیەتە بکات کە هەر ڕۆژەی بۆ خواستی و بە داواکاریە خەڵکی بێتە سەر مەیدانە کوردستان و خەڵکی کوردستان ناڕزایەتیەکانیان پێویستیان بە زۆر لە پلاتفۆرمێکە کە بتوانێت هەموو خەڵکی ناڕازی کردی خەڵکی کوردستان بەدەل لە ئەوەی کە تۆ بارحاڵ وەکو تاکو هەوڵاتیەک چه ئاڕاستەیەک و بۆچوونێکی سیاسی تەیەیان نە بەڵام خەڵکی ناڕازی دووە خەڵکان و کەسانی ڕەهبەرانی ئەم ئەترازاتانە بتوانن لە زەرفێت و ڕێکخراوێکە بارحاڵ کۆبنەوە کە ئێمە تقریبن لە یەک ساڵی ڕابردووە لە ڕاستیە لە کوردستانە هەوڵ و تەقەلایکی زۆر جدی و بنچینەیەمان بۆ پێکێناوە لەگەڵ یا لە هەرحاڵ دەیان کەسایەتی ئێستا لەگەڵ تۆڕێکە یاخود لەگەڵ ڕێکخراوێکە کە تا ئێستا بارحاڵ بەو شێوە بە فراوانە لە کوردستانە ڕانەگەیەندرابێ بە حەل مەیدانە هەن و ئەتوانم بڵێم بە شارەکانی گەرمیان و کفری و کەلار و سلێمانی و کۆی و تەنانەت منتیقەی پشدەر و ناوچەکانی هەڵەبجە ئەم شوێنانە کەسایەتدایان کەسایەتی و کەسی هەڵسوڕاوی ناڕزایەت جەماوەریەکانیان هەیە ئێستا ئەم جوڵانەیە بە ناوی جوڵانوی کۆنگری ئازادی گۆڕانکاری بارحەڵ لە هەوری ئەوەدایە کە لایەندەیەکی زووە کۆنگری ڕۆژنامەگەری لە ماوەی دەڕۆژی داهاتووە ببەستێ بە هەرحاڵ لە دوای کۆنگرەکە کۆنگرەی سەرتاسەری دروستکردنی ڕێکخراوەکە و ڕاگەاندنی ڕێکخراوەکە ببەستێ و دوای ئەوە بارحاڵ نەخشامەلێکی دیاریکراوی هەیە کە ئەم ڕێکخراوە نەواتی ئەو خەڵکە ناڕازی و خەڵکە ڕەهبەرانن کە لە کۆمەلگەی کوردستان و عێراقا پێکەوە کارەکەن و تا ئێستا 6 کەسایەتی دیار و بەرجەسەیان لە شار و شارچەکانی کوردستانە لە بەسرە و گرێ تا بەخا تا سەلاحەتین تا ناسریە تا کەرکووک تا شارەکانی زۆرە لە شارەکانی کوردستان لەم زەرفێتا کۆبوونەتەوە و بەحەڵ لە ماوەی دەڕۆژی داهاتووە لە کۆنگرێکی ڕۆژنامەگەریان لە بەغا پێناسی خۆیانەکەن ئامانج و ئادافەکانی خۆیان بەیانەکەن و دواتریش بە دوای ئەوە هەن کە لە چەند مانجی داهاتوە بتوانن کۆنگرەیەکی سەراسەری بگرن بۆەوەی کە زۆر لەو خەڵکو و کەسایەتیانەی لە ئاسیا عێراق و کوردستانە کە لەسەر چوارچێ و ئەساسی ناڕزایەتی با هاتوونەتە مەیدان ڕەهبەرانی ئەو بزوتنەوانە بتوانن لە یەک بە ئاڵێن و ئەو ڕێکخراوە لەو ڕێکخراوە خۆیان بینەوەکو زەرفێتێکی جیاواز وەکو زەرفێت و دەنجی ڕێکخراو و کەسانێک ناکە بۆ تەنیا یەک ڕێکخراو یەک ئامانج یەک چین و توێشات بێتە کوردستان ئێمڕۆی کوردستان بە لە بەرچاوگرتنی مەکانی ئەحزابی سیاسی و ڕێکخراوانی تایە هەنێ پێویستیان بۆ میکانیزم و جۆرە لە ڕێکخراوی ڕێکخراوێکی سەرتاسەری کە بتوانێت
کۆی ئەو ناوەند دەبێ بۆ کۆکردنەوەی کۆی ئەو ناڕزاتیانی خەڵکی کوردستان کە تا ئێستا لە ڕاستیا لە ماوەی هەژن و مانگی ڕابردووە کۆمەڵی هەنگاوی زۆر گەور و بەرجەستە و کۆمەڵی کەسایەتی زۆر بەرجەستە و گەورە لەم ناوەندە و لەم ئەگەرچی خۆت باست لە پێشینە و زەرورەتەکەی کرد بەڵام ڕێکراوێکی لەم چەشنە و ئەوەی کە هەڵسوڕاوانی بزوتنەوە ناڕەزایەتیە جەماوریەکان لە خۆی کۆ بکاتەوە ینی چی کاریگەریە گیانچی ئاڵوگۆڕێک لەسەر ئەم ناڕەزاتی جەماوریانەی خەڵک دادەنێت و بەچی ئاراستەیەکی دادەبات لە ڕاستیا ئەگەر دیقەتکەی بنارجیان ڕەنگە من ئێستاوەکو خۆم کە قسە لەگەڵاکەم لەم کەناڵە قساکەوەکو خۆت پێشەشی وتێ ڕەنگە لە ماوەی ساڵی ڕابردووە 15 جار چاوپێککەوتن قسە و باسمان لەبێ هەرجاری لە شارێ هەرجاری لە خۆپیشاندانێ هەرجاری لەسەر مەسلەیەکی دیاریکراوە قسە و باسانە کردو من و هەموو ڕەفیقانی لەم ڕێکخراوە ئیشەکەین بارحاڵ حکمەتەکەی ئەوەیە کە ئەمانە کەسان و کەسایگەریشی تایبەتن کە لە نێو جەرگەی خودی ئاعتراض و ناڕزایەتیەکانی خەڵکی کوردستانە کەسایەتین و نەخشەدارن و بە ئامانجە و ئیشەکەن و کاریگەریان هەیە لە نێو ناڕزایەتیەکان و وەتوانیانە بن بە وەزنێک و پارسەنجێک کە بۆ هەر زۆرە لە ناڕزایەتی خەڵکی کوردستان کە دەسی باتێ ئەم کەسایەتیانێک کە ئێستا لەگەڵ ئەم ڕێکخراوە کارەکەن بارحاڵ بە زۆرێ بوونەتە سەنجی مەحەک بۆ کاریگەریدانان لەسەر ئەو ڕێکخراوانە لەسەر ئەو ئەتراز و ناڕزایەتیانە و هەر بەمانایش ئەگەر ڕێکخراوێک با بڵێن لە سەرەتاوە ناوەندی کۆکردنەوەی ئەو کەسە ڕادیکاڵ و ئەو کەسە پێشڕە و پێشکەوتوانەوە ئەو ڕەهبەرانەی ناڕزایەتی جەماوەریەکان بێ بارحاڵ ئەتوانێت کاریگەریەکی یەکجار گەورەی لەسەر یەکگرتن و یەخستنی ناڕزایەتیەکانی خەڵکی کوردستان بکات هەبێت و ئەمە ئەتوانم بڵێم تایبەتمەندیەکی ئەوەیە کە تا ئێستا لە کوردستانە ئەم جۆرە لە هەوڵ بەڕاستی نەدراوە کە ڕێکخراوێک بەل لەوەی کە ڕای بگەێنێ لە 10 شاری کوردستانە ڕەهبەران و کەسانێک و شخصێتگەلی جیاواز و لە نێو ئەتراوەزاتی جیاوازە هاتبێتن دەر و حزوریان پێیاکردبێ و کاریگەری وەزن و مەکانی خۆی هەبێت بەشێ لەم ڕفیقانی ئێمە لە ناڕزایەتیەکانی گەرمیان لە ناڕزایەتەکانی کفری لە ناڕزایەتەکانی کەلار و شارەکانی کا لە با بڵێم سلێمانی و لە هەڵەبجە و لە منطقەی کۆیە و لەو شوێنانە بارحاڵ کەسانی دیار و بەرجەسە و پێشەون و کاریگەریان لەسەر ئەتراز و ناڕزایەتیەکان هەبوو بۆیە ئەم جیاوازیەیە ئەم تایبەتمەندیە ئەوەمان پێ دەڵێت کە ئەمانە لە کۆی گشتیە لە ماوەی هەژن و مانگی ڕابردووە دوای چەندین کۆبوونەوە و کۆبوونەوەی گشتی و مناقەشات کە پێکەوە گشتیانە لەسەر چوارچێوەی ڕێکەوتون ئامانجیانە کە بارهابتوانن لە دەوری پلاتفۆرمی کۆبنەوە و ئەم پلاتفۆرمە جیاوازە لە هەموو ئەو ڕۆشن و ڕەوشت و ڕێگانی کە لە ڕابردووە لە حقەتا لە چ لە کوردستانە چ لە ئاسی عێراقا دانراوە چونکە زۆربەی زۆری ئەو پلاتفۆرمانە حیزب سیاسی هاتووە مەجموعەیە کاردر و مەجموعەی خەڵکی لە دەوری خۆی کۆکردوێتەوە و بارحاڵ لێرەوە هاتووەتە ناو جەدەلەکەوە بەڵام ئەم احترازە و من ئێستا خۆم لەگەڵ ئەم ڕێکخراوە کە کارەکەم لە ڕاستیە مەجموعەیەکی زۆری یان زۆربەی زۆری ئەو ڕەفیقانی کە دەبینم لە یەک ساڵی ڕابردووە هاوکاریم پێکەوە هاوسەنگەریم پێکەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی کاری ڕێکخراوەیەوە چوارڕۆژکارمان نەکردوە پێکەوە بەڵام نەواتەیە وەنە ئەترازاتی و ناڕزایەتی لە کوردستانە ئێمە یەک خست یەک گرتو کرد نزیک کردەوە لە یەکتر و لە ئامانج و لە بەرنامە و نەخشە عەمەلێکە ئێمە هەمانە پێکەوە دوای چەند کۆبوونەوە دوای چەندی دار و کۆڕ و سیبنار و با بڵێن کۆبنەوەی گشتی ئێمە بەوە گەشتین کە بارهەبتوانین ئەم ڕێکخراوە خۆ ئامادەیی بکە بۆ ئەوەی لە ئاسێکی سەرتاسەریە چ لە ئاسی کوردستان لە چا لە ئاسی عێراقا زەرفیەتی وەڵامدانەوە بە ناڕزایەتیەکانی خەڵکی کوردستان ئامادەکات و بۆی بجنجێ و بۆیە بارحاڵ وەختێک کە سەیری نوعی لە ڕێکخراوی واکەی کە قەتیز نەماوە بە یەک شارەوە بە یەک شوێنەوە یا بە یەک حیزب و ڕێکخراوی سیاسیەوە بارحاڵ دەبێت دڵنیابین لەوەی کە بە زۆرێ زەرفێتێکی زۆواز بە زۆرێ ڕوبەڕووی نوع لە دەستپێشکەریەک یان نوع لە ئامادەکاریەک بووینەتەوە کە هەر ئەوەی کە ئێمە لە نێو ئەم ڕێکخراوەدا چەندین کەسمان هەیە بەدەل لەوەی کە هەبیر و ڕاکی سیاسیمان و هەر جیاوازیەکمان هەیە بەڵام لەسەرەوە کۆچین هاودڵین هاوخەباتین هاوکارین کە ناڕزایەتیەکانی خەڵکی کوردستان یەکگرتوو بکەین کە بتوانین دیفاع لە خواست و داواکاریەکان بکەین و بتوانین بارها سەرنجام لە نێو ڕێکخراوێکدا کۆیان کەینەوە کە هاوکات لە زەمنێکی زۆر نزیکە بتوانین لە هەموو شار و شارەچەکانی کوردستان و عێراقا ئەم ڕێکخراوە بنکەی خۆی هەبێ بارحاڵ کادر و کەسایەتیەکانی خۆی هەبێ ڕێکخراوی خۆی هەبێ و بتوانێت چه کەمپین و جوڵانەوە مەحەلیەکانی خۆی چێ بەرنامە و
نەخشەی خۆی سازدا بۆ ئەوەی کە زەرفێتێ بێ بۆ وەڵامدانەوە بە هەموو وەزعیەتی سیاسی کوردستان و عێراق. بەرحاڵ ئێمە دەدایک بوومان بۆ خاتی ئەوە نەبووە کە بڵین تەنیا دیفاع لە داکۆچی لە مامەستایان یا فەرمانبەران یا کرێکارانەکەین لە کۆی ئەو ناڕزایەتیانەی کە تا ئێستا خەڵکی کوردستانی هەبوو تێیدا هەبوو و تێدا هەیە هەسوڕەوانی ئەمە لەو خەڵکان و لەو کەسایەتیانە پێکاتووەوە ئاراسەشمانەوەی ئەمە بتوانین لە حەدی ئیمکانی خۆمانە لە هەموو شار و شارچەکانی کوردستان بەهێزکەین بۆ ئەوەی لە واقع ئەمە بێتە سەکۆی ئەو دەنگ و ناڕزایەتیەی کە ئاڵوگۆڕ پێک بێنێ لە کوردستانەوە هەر بۆ ڕۆح و نەفسیەتەشەوە لە ڕاستیا ئێمە کارەکەین کە بتوانی فاکتەرێکی یەکجار گرنگ و بەرچاو دیار بین لە ئاڵوگۆڕەکانی نێو ساحەی سیاسی کوردستان و عێراقدا. پەیامتان بۆ کەسانێک کە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئیتر لەوە بێ ئومێد بوو بێتن کە هەڵت و ڕاوان و ناڕەزاتی جەماوریەکان بتوانێت دەستکەوتێکی هەبێ بتوانێت بە ئامانجێکیان بگەێنێت ئەم جۆرە لە ڕێکخراوبوون و پێکهێنانی ئەم کۆنگرەیە ئەتوانێت چی شتێکی نوێی پێبێت و پەیامتان بۆ ئەو کەسانە؟ لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە یەکەمی شدەوەیە کە ئەزمونەکانی تا ئێستا ئەگەر ئەزمموی تاڵ بوون یا ئەزمموی بە جۆرە سەرکەوتو نەبووە ئەزمونێ نەبوون کە بتوانن نەفەس درێژی خۆیان بە کۆمەلگەی کوردستان لە ئاسی سەرتاسەریە بناسیێنن ئەو هەنگاو و دەست پێشکەری و کارانی کە تا ئێستا ئێمە کردمان ئەو نەوات و زەمینەی خۆڵقاندووە و ئێستاش دەیان کەسایەتی زۆر دیاری گەورەی بەرجەسەی کوردستان لە دەوروبەری ئێمە لە پەیوەندیەکانمان هەن کە بارحاڵ گرنگە زۆر ئەتوانن دەور و کاریگەریان هەبێت لە مادیەت پێبەخشین و لە فراوانکردنەوەی ئەم نەریتە و لە فراوانکردنەوەی ئەم ڕێکخرا و لە خۆ ئامادەکردن بۆ ئەو جەنگەی کە بتوانێت بارحاڵ حکومت و دەسەڵات لە دەرەوەی ئەو ئۆپۆزیسیۆنەی کە ناوی پەرلەمانە لە دەر ئەو ئۆپۆزیسیۆنەی کە لە هەرحاڵ لە ساحەی سیاسیە هەر ڕۆژێ بۆ بەدەستێنانی چەند دەنگێت سیناریۆیەک دروستەکات و سبێنێ ئەڕاتوە لەگەڵ حکومەتا خەریکی کار و بەرنامەکانی خۆی دەبێ. پەیامی من ئەوەیە بۆ هەر هەموو ئەو خەڵکانە بۆ هەموو ئەو ئینسان و شۆڕژێر و ئازادی خوازانە بۆ هەموو خەڵکێکی ناڕازی بەدەل لە ئەفکار و ئایدۆلۆژی خۆیان بەدەل لەوەی لە دوێنێ سەر بە هەر حیزبێکی سیاسی بوون گرنگ بۆ ئێمە ئەوەیە ئەمڕۆ ناڕازین بەم سیستەمە بەم بارودۆخە سیاسیە خەڵکانێکن ئامادەن کە کات و ژیانی خۆیان بۆ ئەوە ببەخشن بۆ ئەوە تەرخان بکەن بەشێ لە کاتیان کە ئالوگۆڕ لە کۆمەلگەی کوردستانە پێک بێت کە بتوانن بارحاڵ بەسەر ئەم دەسەڵاتی تەحمیلکەن و دوجار خۆیان بۆ جەنگێکی فراوانتر و ڕوویشەیتر و جددیتر لەگەڵ دەسەڵاتە ئامادەکەن ئەوەیە کە مەسئولیەتێکی مێژووی هەریەک لە هاوڵاتیان هەریەک لە هەسوڕاوان هەریەک لە منوت و هەریەک لەو ئینسانانی کە دڵیان بۆ ئەم نائەدالەتی و نابەرابەری و ستەمگەری و چەسانەوەی لە کوردستانە هەیە و دڵیان بۆ ئەوەرێدا کە بتوانن بارودۆخ و ئاڵوگۆڕێک لە کوردستانە پێک بێنن ئەوان دەبێ خەڵکان و کاریگەر و کارکتەری جدی ئەم ئاڵوگۆڕە بن. پێم وایە دروستکردنی ئەو جۆرە لە ڕێکخرا و دروستکردنی ئەو جۆرە لە ئەترازات ئەگەرچی هەرچی باشەیەکی هەبێ بۆ ئەتراز و ناڕزایەتەکان بەڵام دوجار مێژووی خەڵکی کوردستان و ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان سەلماندی کە ئێمە بەبێ بوونی ڕایەڵەیەکی سەرتاسەری ڕێکخراوێکی سەرتاسەری ڕێکخراوێکی ئامادە باش بە پلاتفۆرمێکی سەرتاسەریەوە کە کۆی داخوازیەکانی خەڵکی کوردستانی تێدا دەستە بەرکرابێ ناگا بە ئامانجێ ناگا بە مەقسوودێ نمونەیەکی ڕەنگە زۆر بەرجەستەی ئەو خەباتە تێکۆشانە زۆر بەرجەستە و پێشڕەوانی مامەسایان بوو بەڵام لەبەرەوەی کە خۆیان وەک پێویست ڕێکخراو نەبوون بەڵام لەبەرەوەی کە خۆیان محدود کرد بووە تەنیا بە مامەسایان بەڵام لەبەرەوەی کە بەرحاڵ لە شکلی کاری ڕێکخراوەیە سەر و سامانێکی ڕێکخراوەییان نەدابوو بە خۆیان بینیمان بەرحاڵ دوای 5 مانگ ئەگەرچی ئەزمونێکی زۆر شیرین و سەرکەوتوو بوو بەڵام ڕاوەستانی لە کاریانە دروستبی بوو ئەوەی ئەو ئیدامە ئەو ڕەهبەرانە ئەو کەسایەتی و کارکتەرانە و ئەو کەسانەی کە بەرحاڵ لەوێ لە دەنگی ئەو ئەتراز و ناڕزایەتیانە بتوانن پەیامی خۆیان لە ئاستی کۆمەلگەی کوردستانە تەسبیت بکەن بیسەلمێنن دەبێ ئەوەشیان بۆ خۆیان دانابێت بەڵێ ئێمە وەکوون مامەسایان و فەرمانبەران بە بێبوونی ڕێکخراوێکی سەرتاسەری بە بێبوونی ڕێکخراوێکی جەماوەری ڕەنگە مەحاڵ بێ بتوانین جەنگێکی پڕقودرەت و پڕتوانای خۆمان لەگەڵ دەسەڵاتە بکەین ئەمڕۆ هەر خەڵکێکی شەقام هەر ناڕازیەک هەر مامۆسایە هەر کارمەندێ هەتا کات کە کەسانێکە لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگە و لایەنە حیزبی سیاسیەکانی شیان ناڕازین بە قوڵی بەم بارودۆخە
ئێستا ئیتر کاتی ئەوە هاتووە ئەم ناڕزایەتی کۆکرێتەوە بکرێتە ئەزمونێکی جیاواز بۆەوەی کە بارحابتوان لە ئاسی سەرتاسەریە بە جۆرێکی کە و بە نەفەسێکی کەوە ئەم ئەتراز و ناڕزایانە بتوانن لە ماڵ بە ماڵ و شەقام بە شەقام و کۆڵان بە کۆڵانی خەڵکی کوردستانە بارحاڵ نەوادەکەی و ئامادەکاریەکەی دروست کرێت و بێتە وەسیلەوەی بارحا بتوانین پێکەوە بەدەل لە هەرچی ڕابردوویەکی ئەم کەسایەتی و ئەم ڕێکخراوانە و ئەم حیزبانە ئەوەی گرنگە لە چوارچێوەی ئامانجێکە لە چوارچێوەی پلاتفۆرمێکە لە چوارچێوەی ڕێکخراوێکە کە لە جەنگی بەدەستێنانی ئازادی و ماف و داواکاریەکانی خەڵکی کوردستانەیە هاوڵی و هاوخەباتیمان هەبێ و پێم وایە ئەو وەزمونانی تا ئێستا شەمان بووە نەواتێکی زۆر بەرجەسە و باش و کارا بوون بۆی بڵێ ئەم ڕێکخرا و کەسایەتیانە لایقی ئەوان هەیە توانای ئەوان هەیە کە بتوان ئاڵوگۆڕی جدی ڕیشەی لە کۆمەلگەی کوردستانە بەدەست بهێن بۆیە من هیوادارم هەموو ئەو بێسەرانی هەموو ئەو ئاڕێیانەی هەموو ئەو مامەستا عەزیزانەی کە لە شار و شارستەکانی کوردستانە لە ماوە 6 مانگی ڕابردووە من لەدایان کۆبوونەوە لەدایان خۆپیشاندانە لەگەڵ یان هاوخەبات و هاو دەنگ و کەسانێک بووین پێکەوە بەرنامە و کارەکانی خۆمان بروێت بتر بۆ ئەندازەی کە ئەوان نەفەسی ناڕزایەتیەکانیان درێژە پێدەدەن و بارحاڵ بە هیوای ئەوان بتوان کاریگەری گەورەتر و فراوانتردانێن لەگەڵ ئەم ڕێکخراوە لەگەڵ ئەم ناڕزایەتیە خۆیان گرێ بدەنەوە بن بە کەسان و بن بە ڕاهبەران و بن بە شخصیاتی ئەم ڕێکخراوە کە بارحا بتوانین لە ئایندا بە نەخشەیەکی زۆر فراوانتر و جدیتر و سەرتاسەریەوە بتوانین بزوتنەوەیکی ناڕزایی کارا لە کوردستانە پێک بهێنن بۆ خاتێوی کە هاوکێشەکە لە دەستی ئەمە حزاب و چەتە و لایەنانە دەست دەربهێنین و بتوانین خەڵکی کوردستان لە ژیانێکی شەرافەتمەند و ئینسانێتر و باشتر بەهرەمەند بکەین. بە هەدی حاجی بەکر تارتاش ناسراو بە ڕێبوار عارف زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون و با هیوای سەرکەوتن بۆ ئەو کارە گرنگە و ئەو ڕێکخراوی کا پێک دێت. سپاس بەناجیان بۆ ئێوە و ڕێز و سڵام هەیە بۆ هەموو بینەرانی و بیسەرانی رادیۆکەمان. بینەرانی عزیز جارێکی تر با داوای لێبوردنەوە کە بە ڤیدیۆ نەکرا ڕێبوار عارف بەشدار بێت تەنها دەنگەکەی لەگەڵمان بوو. هەر لێرەشدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.